پێکهاتەکانی کەرکووک لە بەغداد سەرقاڵی ڕێکەوتنن تا بتوانن لە نێو یاسای هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقدا جێگایەک بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکەنەوە. لە 2 هەفتەی ڕابردووشدا ڕێکەوتنێک کراوە بۆ چاوخشاندنەوە بە تۆماری دەنگدەرانی کەرکووکدا. وتەبێژی بەرەی تورکمانی بۆ پەیام وتی لە 2005ەوە ئێمە داوامان کردووە تۆماری دەنگدەرانی کەرکووک پاک بکرێتەوە، چونکە وەکو ئەو دەڵێت زیاتر لە 400,000 دەنگدەر ناویان لە تۆماری کەرکووک نییە. منذ 2005 ونحن نطالب بتدقيق سجلات الناخبين في كركوك. لە ساڵی 2005ەوە ئێمە داوا دەکەین تۆماری دەنگدەرانی کەرکووک پاک بکرێتەوە، چونکە بە بەڵگەوە دەیسەلمێنین کە 400,000 دەنگدەر لە تۆماری دەنگدەرانی شارەکە ناویان نییە و بەشداری هەڵبژاردنیش دەکەن. داوای لیژنەمان کرد و لیژنەکان هاتن، بەڵام تا ئێستا نەگەیشتوون بە چارەسەری تۆماری دەنگدەران. بۆیە ئەگەر نەگەشتین بە چارەسەری گرفتی تۆماری دەنگدەرانی کەرکووک، ئەوە داوا دەکەین بە ڕێژەی لە 132 بۆ نەتەوەکان لە چوارچەوەی هەڵبژاردن دیاری بکرێت و کورسیەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەو ڕێژەیە دابەش بکرێت، یان لیژنەیەکی پەرلەمانی لە سەرجەم پارێزگاکانی عێراق دروست بکرێت تا بە دوواداچوون بکەن بزانن کێشەکانی کەرکووک لەکوێدایە. هەرچەندە کورد لە کەرکووک بە پاڵپشت بە تۆماری دەنگدەرانی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق پێیان وایە تۆمارەکە بێکێشەیە، بەڵام تاکید دەکەنەوە بەبێ مەرج لەگەڵ هەڵبژاردندان. کۆمەڵی ئیسلامیش پێی وایە گرفت لە بەردەم بەڕێوەچوونی هەڵبژاردنی کەرکووک دروست دەکرێت کە هۆکارێکە بۆ بەڕێوە نەچوونی هەڵبژاردن لە شارەکە. ئێمە هەڵبژاردن لە کەرکووکە ڕازیە بین پێی و بە یۆنامی و مەتحیدەش ماوتووە بەبێ قەید و شەرت وەکو شارەکانی تر. لێرەوە جۆمان لێ بێ کەوا خەڵک نەقڵبووتە خەڵکی سلێمانی هەولێر بێ و خەڵکی شارەکان تر بێ ئامادە نییە شارەکەی خۆی بەجێبێڵێ بێتە ئێرە. لە دوایەوە ئەوان وازانن ئێمە 300,000 کورد لەم شارە دەرکراوە، پاش 20 ساڵ 25 ساڵ گەڕاینەتەوە هەر 300 کەسەکەین. ئەمانە بە عقلێتێکی زۆر شۆڤینیان لەبیرەکەنەوە. ئەمانە وازانن کورد هەمووی نەزۆکە مناڵی نابێ. ئەوان بۆچی لە مووسڵم داوایە ناکەن، بۆچی لە دیالەمدایە ناکەن. ئەمە بەرنامەی دەوڵەتانی دەوروپشتە و ڕەدیەکەینەوە. بەڵێ خۆی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو هێز و لایەنە سیاسەکانی ژیانی بەردەوام جەختمان کردێتەوە کە ئەو هەڵبژاردنە بۆ پارێزگای کەرکووک هەڵبژاردنێکی زەڕور و پێویستە، چونکە ئێستا چەندینەوە هاتوونەتە پێشەوە کە دەنگیان نەدا بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. مافی هەموو تاکێکی عێراقە بە کەرکووک و هەرێمی کوردستانیشەوە کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ. ئەمە گرفتێکە بۆ کەرکووک دروست کراوە، کەرکووکیان بێبەش کردووە. ئەوەی کە جێی تێبینیە هەتاکو با بڵێن کورد لە ناوچەکە دەسەڵاتدار بوو، عەرەب و تورکمان بەردەوام داوایان نەکرد کە ئەو سجلە ئەبێ پاک بکرێتەوە بە ناڕێک و خراپ وەسفیانە کرد. ئێستا معادلەکە کە عەکس بووەتەوە، ئەمان داواکەن کە سجلی ناخبین پاک بکرێتەوە و لە بەغدا ڕێکەوتونە، بەڵام ئەم جارە بە تەئکید کورد و قیادی سیاسی کورد تێبینی لەسرە بێت، چونکە بمانێ نەمانەوێ ئەو دەستکاریکردنی ئەو سجلی ناخبینە واکە کە کورد ناڕازی بێ. ماوەی 3 خولی هەڵبژاردنە کەرکووک بێبەش دەکرێت لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکەی. وەکو چاودێران و چین و توێژە جیاجەکانی شارەکە دەڵێن هۆکاری ئەو پەراوێز خستنەی کەرکووک بۆ ناکۆکی و نەبوونی متمانە لە نێوان هێزە سیاسەکانی شارەکە دەگەڕێتەوە. بەهۆی ناکۆکی نێوان هێزە سیاسەکانی کەرکووکەوە لە ساڵی 2005ەوە تاکو ئێستا نەتوانراوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڕێوە بچێت. هەرچەندە ئێستا هەوڵێکەیە بۆ ئەوەی لە هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقدا کەرکووکیش بەشدار بێ، بەڵام لە بەرامبەریشدا هەوڵێکەیە تاکو جارێکی تر کەرکووک لەو پرۆسە سیاسیە بێبەش بکرێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.